لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەیەش کە تایبەتە بە دروستکردنی پێشەنگی خاوەن پەیام و خاوەن بەهای جوان. وەکو دیارە لە ئەم ژیانی ئێستا کە ئێمە تێدا دەژین ئەستێرەبوون و هەرەوە بەناوبانگبوون زۆر ئاسان بووە، هەروە پێشەنگبوونی ئاسان بووە، یعنی ئینسانەکان دەتوان زۆر بە ئاسانی بنە پێشەنگ. جەوەکو باسمان کرد پێشەنگی خراپمان هەیە، قودوەی سەیئمان هەیە، وەکو دەبینین کە قودوەی سەیئ کە ولا تتبع خطوات الشيطان کە شەیطان زۆر بەناوبانگە، ئەستێرەیەکی زۆر گەورەشە لە ژیاندا، لە ژیانی ئینسانیەتدا کە کاریگەریەکی گەورەشی هەیە کە خەڵک ئیتیباعی دەکات، بە قودوەی خۆی دادن، بە پێشەنگی خۆی دادنێ، مەبەستمان لەوەی کە دەبین پێشەنگێکی خراپە. بەڵام لە هەمان کاتیشدا خوای پەروەردگار لە قورئاندا باسی پێشەنگی چاچی کردیە، فەبیهوداه مقتەدی، کە لە پاشەوەی باسی پێغەمبەرەکان دەکات، لە پاشەوەی داوا لە ئینسان دەکات، فەبیهوداه مقتەدی، بە ڕێنموویەکانی وان کە دەست پێ بگرە و هەروە بە ڕێنیشانەکانی وان دەست پێ بگرە. جا ئەوکەی مەدەمان هەیە لەو بەرنامەی کە دروستکردنی پێشەنگی چاکە، کە باسی 5 بنچینەی سەرەکی دەکەین کە بنچینەی یەکەممان تەواو کردووە کە گرنگیدان بە بەهایەکان، کە گوتمان کە یەک لەو شتانە کە کەسی پێشەنگ پێویستە بەهای هەبێ، کە بەهایەکانیش 5 زۆرمان باس کرد، بەهای ئیمانیمان باس کرد، هەروەها بەهای دەرونی و نەفسیمان باس کرد، هەروەها بەهای ئەخلاقیمان باس کردووە، هەروەها بەهای ئەزموونیمان باس کرد، هەروەها بەهایەکمان باس کە پێی دەین بەهای خۆبەخش، کە ئەوەش بەهای خۆبەخش، یعنی کەسێکی خۆبەخش بێ. لە پاش ئەوەی بنچینەی دووەم کە ئێمە ئێستا کە باسمان کردووە هەندێکی کە ئەویش پلاندانانە، بنچینەی دووەم دەبی ئەو کەسەی کە دەبتە دەیهوێ بتە پێشەنگێکی چاک پلانی هەبێ. وتمان پلانی یەکەم کە پێویستە گرنگی پێ بتە بوار، کە ئەو بواری پێشەنگ دەیهوێ کاری تێدا بکە، بۆ ئەوی بتە پێشەنگ، بۆ ئەوی بتە قودوە، بۆ ئەوی بتە ئەستێرە، بۆ ئەوی بەناوبانگ بێ، کە پێویستە بوارەکەی خۆی دیار بکە. ئینجا لە بەرنامەکانی پێشوش باسمان کردێت چۆن بوارەکەی خۆی دیاری دەکەیت، لە پاش ئامانجەکانی خۆی دیاری بکە، ئایا ئامانجی چییە و چۆنە، بە چ شێوەیەکە. لە پاش ئەوەی کە لە ئەو بەرنامانەی هاتین کە لە 41 و 42 و 43 کە باسی پلانی چمان کرد، پلانی پلەبەندیمان کرد، کە پێویستە مرۆڤ کە ئەو کەسەی دەیهوێ بتە پێشەنگ پلانی هەبێت لەوە پلەبەندی لە چێ، لە بوارەکە و لە ئامانجەکانی، لە کارەکەیدا. وەکو باسمان کرد کە گرنگترین پلەبەندی گرنگترینیان کە نمرە 1 وەردەگرین یان پلەبەندی یەکەم یان یەک گرنگترینیان لە هەمویان کە گرنگیدان بە ئاینە، کە بەرژەوەندی ئاینی لە هەموو شتێک لە پێشتر بێ. لە پاشەوەی باسمان کرد کە بەرژەوەندی نەتەوایەتی، کە بەرژەوەندی نەتەوایەتی پلە 2 وەردەگرێت. لە پاشەوەی باسمان کرد پلەبەندی سێم باسی پلەبەندی خودی نەفسمان کرد کە پێویستە مرۆڤ کە گرنگی بەخۆی بدا، کە گرنگی بەخۆی بدا، کە باسمان کرد کە پێویستە لە ڕووی زانستی، لە ڕووی کۆمەڵایەت و هەروە لە ڕووی تەندروستی و هەروە لە ڕووی دەرونی و عاتیفیشدا پێویستە ئەو کەسەی پێشەنگە گرنگی بەخۆی بدا، چونکە لە کاتی ئەگەر بێت و کەسەکە لە ڕووی زانستی لاواز و پێشەنگبوونەکەی نازل دەبێت، ئەگەر بێت و لە ڕووی کۆمەڵایەتی نەیتوانی پەیوەندیەکی تونند و تۆ دروست بکە لەگەر جەماوەری خۆی، بەڕاستی لەوانەیە تەنها لیقایەک ئەگەر بێت و چەندەها کەس کە جەماوەرەکەی چەند پرسیارێکی لێ بکە بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانی پەیوەندی دروست بکە لەگە جەماوەرەکەی خۆی، ئەم پێشەنگبوونیسیە دادەبەزێت و بە شێوەیەکدا. بۆیە باسمان کرد کە گرنگیدان بخۆ. کاتێک دەبینین ئەم پلەبەندیەمان کردنەوە، پلەبەندیە بۆ پلانمان هەبی لە کاتێک ڕوبەڕووبوونەوەی یەکێک لەم بەرژەوەندیانە ڕوودەدات، تۆ بەرژەوەندی ئاینی پلەیەکە، بەرژەوەندی نەتەوەی پلەی دووەمە، ئینجا بەرژەوەندی خودی خۆتکە پلە 3. ئەمڕۆ باسی پلەی 4ەم دەکەین کە لەوانەیە هەندێک کەس ئەو پلەی 4ەم بکاتە پلەی 3ەم، کێشەی تێدا نییە. بەڵام ئێمە لێرە پلە 3ەممان کە گرنگیدان بە خودی خۆی ئینسانەکە، لەبەر ئەوەی خوای پەروەردگار کاتێک لە قورئان دەفەرمێ، کاتێک باسی ئینسان دەکات، یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم ئەهلیکم نارا، کە ئینسان کاتێک دەیەوێت خۆی ڕزگار بکات،
ئایا خۆ ڕزگارکردنەکە لەبەر ئەوەی یەکەم جار ئینسان ئەگەر بێت و بە خۆی ڕزگار نەبوو چاک نەبوو ناتانی خان و خانەوادەکەی خۆشی چاکە کەواتە پێویستە تۆ یەکەم جار عنسوڵێکی چاکبی ئینجا دەتوانین سوود بە منداڵ و خێزان و هەروە ئەو کەسانی لە دەوروبەرتدانێ ئەگەر بێت و خانەوادە جاروەیە کە بەرژەوەنی خانەوادە زۆر گرنگتریش دەبی لە نەفسی خۆتدا پاراستنی ژیانی ئەم کەسانە زۆر ئینسان کە خۆی لە پێناو کە بەخت دەکات کەواتە لێرە دەتوانین پلە بەندەکەی لەبینی خودی خۆ ئینسان لەگەر خێزان و خانەوادەکەیدا پێش بخات و بکاتە پلەی سێ هەروە خودی خۆی بکاتە پلە چار ئەمە کێشەی لەسەر نییە ئەم بابەتە کە دەتوانی ئەوەی بکەینە سێم ئەوەی بکەینە چانە بەڵام پڵەبەندی یەکەم هەر بە یەکەم دەمێنێتەوە دووەمیش هەر دووەم دەمێنێتەوە بەڵام سێم کە باسمان کردیان لە بەرنامەی چلووسێدا کە لەم بەرنامەی چلووچارە کە ئێمە باسی گرنگجیدان پلەبەندی چارەم دەکەین گوتم پلەبەندی چارەم دەتوانین بکەینە سێم دەتوانین بکەینە چوارەم کە پلەبەندی سێم کە گرنگجیدان بە خودی خۆت یان بەرژەوەندەکانی خۆت لە پاشەوەی بەرژەوەندەکانی خانەوادە کە دەتوانی بەرژەوەندەکانی خانەوادە کە لە پێشترە لە بەرژەوەندەکانی خودی خۆ ئینسان کە تەرتیبەکە چیە کە تەرتیبەکە بەو شێوەی بکەن بۆیە کە کاتێک دەبین خانەوادە و خێزاندا زۆر جارجا دەبینین ئەو کەسانەی کە بەناوبانگ و یان ئەستێرە و یان پێشەنگن کە بەهۆی پێشەنگبوونیان کە بەهۆی سەرقاڵیەکی زۆریان بە جەماوەرەکەی خۆیان یان سەرقاڵیەکی زۆریان بە کارەکەی خۆیان کە ئەنجە کارەکە کاری بانگەوازیبی کە بانگەوازی دەکەن یان کارێک بی کە ئەم کەسە تێدا مەشهور بە لە بوارێک لە بوارەکانی ژیاندا تێدا مەشهور بڵا ئەو بواری بەکاردێن لە بۆ خزمەتکردنی ئاین لە خزمەتکردنی ئاین زۆر زارە دەبینی کەسێکە دکتۆرێکە کە مەشهورە یا مهندسێکە مەشهورە کە ئەم یان دەبینی خەتاتێک دەبینی کە خەتاتێک کە قورئانی نووسیە کە لە شێوێکدا مەشهورە بەناوبانگ بە پێشەنگ بووە ئینجا و پێشەنگبوونا ئەو سەرقاڵیە وای لێ دەکا واز لە خێزان و منداڵ و دایک و باوک بێنێ مەبەست ماوەزهێنانێکی کولی نییە بەڵام ئەم سەرقاڵیە وای لێ دەکات کە کەمترین گرنگی بە خانەوادەکەی بدا کەمتر کە گرنگی بە خێزان و ماڵ و منداڵەکەی بدا بۆیە دەبینی دابڕانێک دروست دەبێت داوێت دابڕانێک فەجوەیەک یان بۆشایەک دروست دەبێت ئەو بۆشایە لە بینی شێوچێ لە بینی خودی پێشەنگەکە لەگەر خودی خانەوادەکەی خەڵکەکە لەوانەیە بە چاوێکی گەورە تەمەشا ئەو پێشەنگبوونەی بکەن بەڵام ماڵ و منداڵەکەی زۆر بەڕاستی دەڵێن کەی ئەو کەسە پێشەنگە کە مافی ئێمەش نادە بۆیە دەبێت ئەم کەسە بتوانێت تەوازن دروست بکە لە بینی کارەکەی کە جەماوەری خۆیت و هەروە کارەکەی خۆیتی لەگەر ماڵ و منداڵەکەیدا بەمەش کاتێک ئەم ئینسانە بەو شێوەی لێ جیاوازی ناکە لە نێوان جەماوەرەکەی ئەو جەماوەرەی کە پێی سەرسامە هەروە لەگەر ماڵ و منداڵەکەی خۆی هیچ فەرقی پێ ناکە چۆن پلانە بۆ جەماوەرەکەی خۆی دادەنێ بزانم جەماوەرەکەی خۆم چۆن لە قایلەگە دەکەن بە هەمان شێوە لە پلانی ڕۆژانەی کە دادەنێت چەند کاتێک چەند ساتێک چەند چرکەیەک لەگە ماڵ و منداڵەکەی باتە سەر دوای بستۆ سەر کارەکەی زۆری ژیانی لەگەر چیە لەگەر کارەکەیتی زۆربەی زۆری ژیانەکەی چیە لەگەر کارەکەیتی بۆیە لەو کاتە دابڕان دروست بوو بۆشایی دروست بوو لە بینی پێشەنگ و هەروەها خانەوادەکەی کە مەبەستم خانەوادە تەنها بەبەستمان ژنی نییە تەنها بەبەستمان منداڵین بەبەستمان دایک و باوکیتی مەبەستمان برایتی مەبەستمان خوشیتی مەبەستمان مامەکانیتی مەبەستمان پلکەکانیتی یان پورەکانیتی هەموو ئەوانە دەگرێت و خانەوادەیتی کە پێشەنگ دەبین لە ڕۆی گرنگجیدان بە خانەوادەی خۆی کە گرنگجیان پێ بدات هەروەها خانەوادەش گرنگجیدان بە خانەوادەش کە ئەویش پلەبەندی هەیە پلەبەندیەکەی چۆنە پلەبەندەکەی کە باب و دایکە لە پاشەوەی کە ماڵ و منداڵی خۆتە لە دوایە ئەم کەسانەی کە عەسەبەی پێدەوترێت و هەروەها لە پاشەوەی ذەویل ئەرحام دێن لە پاشەوەی ئەو کەسانەی کە بەواسطەی وان خزم و کەسایەتی دروستن ئەویش بە هەمان شێوە پلەبەندی هەیە کە دایک و باوک نابێ وەکو کەسێک بێ وەکو مام بێ هەروەها دایک و باب نابێ وەکو کەسێک بێ وەکو پور بێ هەمان کاتێک ماگانە ساردانی پلکت دەکەی 1000 بە هەمان شێوەش سەردانی باوکت بکە 1000 باوکو دەبی تەرتیبەکە چیە پلەبەندیەکەش لەوان بە هەمان شێوە پلەبەندی هەبی بۆ بێت باز دەکەین پێویستە پێشەنگ پلەبەندی پلانی هەبی لە بۆ پلەبەندیەکانی خۆی نەناو پلەبەندیەکانش پلەبەندی تر هەیە کە گرنگجیدان بە دایک و باوک هەروە گرنگجیدان بە ماڵ و منداڵ و هەروەها ژن و گرنگجیدان بە برایەکان و خوشکەکان و لە پاشەوەی منداڵی خوشک و برایەکان لە دوای مامەکان و هەروەها پلکەکان و ئینجا بەو شێوەی دێتە خوارێ بۆ ئەگەر بێت و دابڕان دروست بوو لە نێوان پێشەنگ
لەگەر خانەوادەکەی تووشی دەردی تەنهایی دەبی کە بەڕاستی دەردێکی گەورەیە کە تەنهایی دەبێت و بۆهۆی ئەم هاوسەنجەی دروستی کردووە کە کاتێک ئەنا هاوسەنجەی دروست کردو نەتوانێت هاوسەنجی دروست بکە لە بینی کارەکەی و هەروە لە بینی خانەوادەکەیدا بەمەش دەبتە هۆی تووشی تەنیایی دەبێت زۆر بەجێ کاتەکانی سێ بە تەنیایی دەبی هەروە لەوانەیە وەی لێوێ کە کاتێک دەستە شوێنێک کە خانەوە خزم خسەکەی بە شێوەیەک لە شێوە بە ساردی هەڵسو کەوتی لەگەر بکەن بە ساردی هەڵسو کەوتی لەگەر بکەن ئەو هەڵسو کەوتی دەبتە هۆی ئەوەی تووشی تەنیایی دەبێت کە لەوانەیە کە زۆر زاد دەبین لە ڕۆژئاوا دەبین ئەو کەسانی کە ئەستێرە نیان بەناوبانجیان هەیە تووشی ئەم دەردەبوونە ئەم تووشی دەربن ڕاستە خۆ تووشی خواردنی مادە هۆشبەرەکان بێهۆشکردن دەبن هەروە تریاک دەخۆن و هەروە چەندەها موادی خەتەر بەکاردێن بۆ ئەوەی ئەو تەنیایی خۆیان لەبیر بکەن زۆر جاروێش ئەگەر بێت و بەو شێوەی نەتوانانی چارەسەری خۆی بکە لەوانەیە زۆر بە ئاسانی بتوانی خۆی ئینتیحار بکە بۆیە پێویستە پێشەنگ کە لەو چوارچێوە کۆمەڵایەتیەی ببینێتەوە کە چونکە ئینسان کائینێکی کۆمەڵایەتیە ناکرێ ببتە ئالەیەک ناکرێ ببتە ئالەیەک تەنها کارێک بکە ئەم کارش تەنها بەبەستەکە ئینجا بەناوبانگبوون ئەستێرەبوون یان ئەگەر بێت و بۆم بەرژەوەندی گشتیش بی ئەم کارە دەبی تەوازن دروست بکە لە بینی ئەو کارەی لە بینی ئەو پلەبەندیانەی کە هەیە تەوازنێک دروست بکە بۆ ئەوی نەبتە هۆی ئەوەی کە بە تەنیایی بینێتەوە تووشی نەخۆشی دەرونی ئەو بابەتە بدە بۆیە گرنجدان بە جەماوەر دوای گرنجیدان بە خانەوادە دێ یعنی ئێستا کەمە دووشمان هەیە ئەو کەسانێک خاستن لە بۆ مادیەت و هەروە لە بۆ چێژ کە دایان هەیە بەناوبانگ بن و ببنە ئەستێرەیەک وەکو ئەگەر بێت و گۆرانی بێژەکە جەماوەرەکەی لەلایەن زۆر گرنگە وەکو دەبینی لە هەرێمی کوردستان کە زۆر کەسمان دیتە کە لە کاتێکدا کە پێش ئەوەی بەناوبانگبی بەسمان لە ئەستێرەبوونیەکی خراپە یان پێشەنگبوونیەکی خراپە بوویتە پێشەنگە لە ڕووی گۆرانی بەڵام پێشەنگێکی خراپە کە دەبین پێش ئەوەی ببێتە پێشەنگ یان ببێتە ئەگەر بێت و بابرێن کەسێک بێ کە لە ڕووی ڕێکلام و لە ڕووی هەروەها ڕاگەاندن کاری کردی پێش ئەوەی لە ڕاگەاندن مەشهور بێ کە ژیانێکی ئاسایی هەبووە لەگەر خێزانەکەی خۆی زۆر تەباب و هەروەها گرنگی منداڵەکەی خۆیدایە گرنگی بە خێزانی خۆیدای مافی هەمووی دایتێ بەڵام کاتێک هاتە ناو ڕاگەاندن یان هاتە ناو بوارێک لە بوارەکانی گۆرانی بێژ و ئەو بابەتانە کە ئەستێرەبوونێکی خراپە لە پاشەوەی کە مەشهور بۆ خەڵک گرنگی پێدا لە پاش ئەوەی کە دیتی چوڕە پارەیەک هاتە دەستی ڕاستەخۆ ئیدعای کەباری کردو وتی من پێویستم بە پیاوێ وتم من پێویست بە پیاوێ ڕاستەخۆ داوای جیابوونەوەی کردێ لە چێ جیابوونەوەی کردێ لە پیاوەکەی خۆی گویتی کارەکەی خۆم لە هەموو شتێک گرنگترە کارەکەی خۆم لە هەموو گرنگترە کەواتە کاتێک دەرێ کارەکەی خۆم لە هەموو شتێک گرنگترە کارەکەی بەخۆی کارێکی نادروستە کارێکی ناشەرعیە ئینجا ئەو پلەبەندی خراپەشی لەودانەیە بۆیە دەبینی دەبتەوە هۆی ئەوەی دابڕان لە چێ داوەڕان لەوانەیە سبەینش زۆر پێی ئاسایبی لە پاشەوەی لەگەر پیاوێکی ترتە زەواج دەکەوت ئەگەر بێت و ئەو پیاوەش بەو شێوە ئەو پیاوەش تەلاق نەدا و تەلاقدانەکە بەدەستەوی ئێستاکە ڕاستەوە خۆن چونکە ئەو ئیدعای ئەستێرەبوون و بەناوبانگبوونە ئەو پیاوە دەستە ژێڕکێفی ئەم کەسە کەواتە دەسەڵاتەکە چی ئەو قەوامە هەیە ئەو سەرفیاتی کردیە بۆیە دەبینی زۆر بە ئاسانی داوای جیابوونەوە دەکات و کە هیچ گرنگی بە خانەوادێکی خۆی نادە لە پاشەوەی کاتێک پیر دەبێ گەورە دەبینی هیچ کەسێکی لە دەوری نیە نە منداڵی هەیە نە پیاوێک هەیە کە دیفاعی لێ بکە کارەکەشی ئێستاکە لەبەر ئەوەی پیر بووە ئەو جوانیە پێشایی نەما ڕاستەخۆ خەڵک چییە خەڵک پشتی تێدەکە و بە تەنیا دەمێنێتەوە زۆر جاروێ ئەو ئینسانە ئەگەر ئیمانی نییە لەبەر ئەوەی کارێکی خراپە و ئەگەر بێت و تۆوەیەک نەکاوە لە پاشەوە نەگەڕێتەوە لە بۆ پەروەردگاری لەم کارانەی کە کردی تو پاش گەز بێتەوە ئەمە زۆر بە ئاسانی تێن دەتوان تووشی تەنیایی دەبێ نێزیشیشە کە خۆی لێ بکە خۆی کەسار بکات و خۆی بکوژێ بۆیە ئێمە دەڵێن هیچ ڕێگریەک نییە لە بۆ ڕێگریەکنی هاوسەنجی مرۆڤ بتوانی هاوسەنجی دروست بکات لە بینی ئەو کارانەی دەیکە هەروەها ئەو بابەتە گرنگانی کە پێوەستە گرنگی پێ بدە لە نێوان کاتێک دەهەوێت بە پێشەنگبوونێش و هەروەها لەسەر ئەساسی بنسینەی سیبەها کاتێک دەمانەوێت هاوسەنجی لەسەر بینی زەماوەری خۆی خانەوادەکەی خۆی دروست بکە لەسەر ئەساسی بنسینە و پەها و پەیامی دروستدا بەڵام ئەگەر پێشەنگبوونەکە و باسمان کرد پێشەنگبوونێک بوو بۆ بواری مادی بوو
ئەوە کارەسات دروست دەکات کارەسات دروست دەکات وەکو باسماکە نمونەمان زۆرە ناو خۆماندا کە چەندەها کەس کە چ لە پیاوان کە کاتێک بووینە ئەستێرە و بەناوبانگ بوونە کە وازیان نەماڵ و منداڵی خۆ هێناوە ڕاستە خۆت داوای زیابوونەوەیان کردیا داوای زیان هەروە ئافرەتیشمان هەیە بەم شوێ بەڵام ئەگەر بێت و کەسەکە پێشەنگێک بی خاوەن بەها و خاوەن پێیان بی ئەوە بە هەموو شێوەکسیە کە گرنگجیەکی تەوا بەچی دەدا گرنگجیەکی تەوا بە خانەوادەی خۆی دەدا بۆ خێزان و مناڵ و دایک و باوە لە پێش پرۆژەکانن ئەمە با پێش هەر کەسێک پێشەنگە ئینجا تۆ کاری بانگەوازی دەکەی ڕاستە کارەکەت کارێکی ئاینیە هەروە کارەکەت کارێکی نەتەوایەتیە بەڵام لە هەمان کاتیجا تۆ دەبی کە گرنگجی بەچێت پرۆژەکانی خۆت بە پێش ماڵ و منداڵی خۆت مێخ یان هاوسەنجیەک تەواو لە نێوان دروستکە هاوسەنجەیە کە بە هیچ شێوەیەک نەبتە هۆی ئەوەی مافی ماڵ و منداڵەکەی خۆت بخۆی هەروەها مافی خانەوادەکەی خۆت بخۆی کەواتە پلانت هەی بۆ ئەو پلەبەندیەی کە پلەبەندیە کە دەبتە هۆی ئەوەی تۆ زیاتر پشتت بەهێز بێ چونکە گەر بێت و خانەوادە مان و منداڵ و هەروە خێزان و هەروە باوک و دایک و برایەکان لەگەڵدا نەبێ لە هەر پرۆژەیەکدا پشتت نەبن ئەوە ئەگەر بێت و هەر چەندە سەریشکەوی ڕۆژێک دێت تۆ تێک دەشتێ کاتێک تێکشکای خۆگرتنەوەت نابی ناتوانانی خۆ بە هیچ بگری کاتە تۆ هیچ دامەیەکرد نییە هیچ پاڵپشتیەکرد نییە هیچ پاڵپشتیەکرد بۆ خۆ نهێشتە بەڵام ئەگەر بێت و خانەواگرنجیەیەکی تەواوت بە خانەوادەکەی خۆتدا هاوسەنجێکی تەواوت دروست کرد لە بینی پرۆژەکان و هەروە لە بینی پێشەنگبوون و هەروە لە بینی لە نێوان زەماوەر و خانەوادەکەت ئەوە خانەوادەکەت بە هیچ شێوەیەک لە دەست نادەی و هەروە هەر کاتێک تووشی هەر نەکسێک و هەر کارەساتێک بێ ئەوان پشت دەگرێت دەینە سەر پلەیەی پێنجەم کە کۆتا پلەیە کە ئەوی دەورەکانی ژیان تەنها ئینسان تەنها چەندەها دەوری تری هەیە دەوری تری هەیە لە ژیاندا بە هەماشێ ئەوانەی تر کە دەبتە هۆی ئەوەی کە پێشەنگ لە ژیاندا چەندەها دەوری تری هەیە هەز بە ژیان و هەبوونی خۆی دەکات یعنی چەندەها دەوری تر هەیە کە ئەو مرۆڤە بەواستەی ئەو پێشەنگە هەز بەوەی دەکات کە وجودی هەیە هەز بە بوونی خۆی دەکات وەکو بەشداریکردن لە کۆبوونەوەکان کە یەک لە بابەتە هەرە گرنگەکانە کە پێویستە پێشەنگ کە بەشدار بێ لە کۆبوونەوە زەماوەریەکان لەگەڵ خەڵکدا تێکەڵ بێ هەروەها ژینگەی ڕەخنەیی دروست بکە کە پێویستە ئەو کەسەی دەبتە پێشەنگ کە ئەو دەورەی ژینگەیەکی ڕەخنەیی دروست بکە بۆ ئەوەی ئەو کەم و کوڕیانەی هەیتی ئەو کەم و کوڕیانی هەیتی کە بە خۆی نایبینی یان کەسە خۆشەویستەکان دەیبینی یان ئەوانیش نایبینی کەسێکی دوورتر دەیبینی بۆ ئەوەی ئەو خاڵانە ئەو خاڵەیەنەی کە تێیدا ئەگەر بێت و لاواز بوو بۆی کە واز لە لاوازیەکە بینی بۆیە ژینگەیەکی ڕەخنەیی و هەروەها هەڵسەنگاندن کە ئەو بابەتە زۆر گرنگە هەروە گرنگجیدان بە ژینگەی خۆشەویستی کە ئەمەش کە بابەتێکی زۆر گرنگە کەسی پێشەنگ کە گرنگەیەکی تەوابدا کە خاستان بە کەسە نزیکەکانی خۆی کە خۆشەویستی دەربڕین کە حتى الله تعالى والله يحب المحسنين والله يحب التوابين ئەم بابەتە کە زۆر گرنگی خۆشەویستی دەربڕین کە لە بۆ ئەو کەسانەی کە نزیکە چونکە باسمان کرد ئینسان مرۆڤ کائینێکی کۆمەڵاتی ئەو کۆمەڵایەتیش بەسبەت یادەکە بەوەی بەشداری کۆڕ و کۆبوونەوەکانیان کە هەروەها کە گفتوگۆ بکە هەروەها خۆشەویستی دەربڕین هەروە لە کاتی سەرقاڵیدا کە سەرقاڵیدا کە دەبینی زۆر ئیهتیمام بە کارەکانیدا قەرەبووی خانەوادەکەی بکاتەوە ئەگەر بێت و ئەمەش بە هەمان شێوە کە خاڵێکە کە زۆر زاروی ئینسان کە زۆر سەرقاڵی کارەکەی دەبی کە دەبین کاتێک پێویستە کە کارەکەی زۆر گرنگی پێ بداوە کە کاتێکە کەوا پێویستە بەڵام کاتێک دەبینی پێویستە قەرەبوو بۆ خانەوادە و هەروە بۆ ماڵ و منداڵەکەی بکات و ئەو قەرەبووە بۆ ئەوی ئەم فەراغی ئەم بۆشایی لە بینیوان و هەروەها خۆی دروست بە پڕی بکاتەوە ئەو بۆشایە نهێڵێ پێویستە پلەبەندی ئاخیر شت کە ئێمە باز دەکەین کە باسی پلەبەندیمان کرد پلەبەندی خۆت بزانی کە هەموو ئینسانێکە پلەبەندی خۆی بزانانی لەوانەیە پلەبەندی من لەگەر پلەبەندی کەسێشتر جیاوازی بەڵام ئەوەکەی ئێستاکە ئێمە باسمە پلەبەندیەشی گشتی بوو کە ئاین نەتەوە هەروە خانەوادە خۆت و هەروەها لە پاشەوەی هەندێک دەوری ترت هەیە لە ژیان کە ئەوانیش پێویستە پلەبەندیان پێ بکەی و گرنگی پێ بدەیت بەڵام پلەبەندی لە بۆ کەسێکی گەنج لەگەر کەسێکی پیرت جیاوازە هەروە لە بۆ منداڵێک جیاوازە هەروە لە بۆ کەسێکیشدا کە پێشەنگێکی گەورەیە کە جیاوازە لەگەر کەسێکی ئاسایی بەڵام ئێمە کاتێک باسمان کرد باس پێشەنگبوون دەکەین پێویستە کەسی پێشەنگ پلەبەندی بۆ ژیانی خۆی بکە بۆ ئەوەی چیە بۆ ئەوەی کە کەسێک بی کە لە پلانی هەبی
پلان هەبێ لە بۆ پلەبەندەکەی خۆیدا. بۆیە کە دەبینین کە ئەو پلەبەندیە لەوانەیە کەسێک بێت لە ڕووی تەندروستی لە بە خۆی دامنێت تەندروستەکەی پێویستی پلەبەندی دەرەجەیەکی لە بۆ دادەنێ، هەروەها لە ڕووی زانستی کە دەبین لاواز تێدا، لە ڕووی کۆمەڵاتی، لە ڕووی بازرگانی، لە ڕووی ڕامیانی بەپێی کەسەکان چیە دەگۆڕێ، بەپێی کاتەکان دەگۆڕێ، بەپێی سەردەمەکان دەگۆڕێ ئایا چ پلەبەندێک دادەنێ. بەڵام ئەو خاڵانەی باسمان کرد ئەوەستاندەرە کە ناتوانانی خۆت لێلا بدەیت کە پلەبەندی یەکەم کە باسمان کرد گرنگیدان بە ئاین بوو، پلەی دووەم کە گرنگیدان بنەتەوە بوو، پلەی سێم کە خانەوادە بوو، پلەی چارەم کە گرنگیدان بە خودی خۆت بوو، پلەبەندی چوارەم چەندەها دەوری تری هەیە کە پێشەنگ لە ژیاندا پێویستە گرنگیان پێبدا. گوتمان هەر کەسێکیشمان دەتوانی پلەبەندیەکی تایبەت بە خۆمان دروست بکەین، بەڵام ئەوەکەیمان باسن وەکو ستاندەرێکە بۆ کەسێکی پێشەنگ کە خاوەن پەیام و بەهابێ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.